سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش منسا لەسەر شەقامی سەرەکی سالمم وەک هەمیشە ساڵانە بەهۆی هەندێک مەراسیمی تایبەتەوە ئەم شەقامە بربەست دەکرێت لە هۆتێل پاڵاوسەوە تاوەکو درێژایی شەقامەکە بربەست دەکرێت بۆی کە هاوڵاتیان کە بەشداری مەراسیمەکان دەکەن بە دیاریکراوی ئەم شۆ مەراسیمی سەری ساڵ بەڕێوە دەچێت کە هەموو جیهان پێدەنێتە ساڵی تازە ساڵی 2026 و 2025 بەجێ دێڵێت ئێستا شەقامەکە بە تەواتی بربەست کراوە و بەڕێوەبەرایەتی هاوچەی پارێزگای سلێمانی ئاگاداری دەدات بە شۆفێران کە ئەو شەقامانی لە چواردەوری شەقامی سالمن بەکارنێن بۆ کارێکی لەودێکی زۆر دروست بووە ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە شەقامەکە بە تەواتی بربەست کراوە تاوەکە هاوڵاتیان بتوانن بە پیادە مەراسیمی خۆیان بگێڕن و پێ بنێنە ساڵی تازەوە و هاوکات دەمێ بازەوە بکەم کە لە چواردە شوێنی پارێزگای سلێمانی لەشنانی کە ئاهەنگی سەری ساڵ دەگەڕدرێت تیمی تەندروستی جێگیر کراون ئەمەش لەبەر حاڵەتی نەخوازرا بووی کاگەر حاڵەتێکی خوا نەخواز برینداربوونی هەر شتێک ڕوو بدات تیمەکان بە زووترین کات بەهانەیانەوە بچن وەکو ئاماژەم پێکرد لەم شەقامە ئەم شەو ئاهەنگی چوونە ساڵی نوێ بەڕێوە دەچەوە لە ئێستادا پەیتا هاوڵاتیان هاتوونەتە دەرەوە بە تایبەتی گەنجان کە لە ڕێگەی بەکارهێنان یاری ئاگرین و خۆشی خۆیان دەگێڕن و بڕیا لە کە چەند کاتژمێری داهاتوودا خەڵکی زیاتر بێنە دەرەوە و کە پێ بنێنە ساڵی تازەوە.